تایبەتیشی دوێ دەماداویێدا و پشتی تڕۆژن دەرباز بوویدا فایق زێدان ئەف ئاخفتنە کرین کو قەت نایە تەقبیلکردن هەرێمەکەدن یانجی فەدرالیەت ji بۆی پارێزگەه چەند پارێزگەهێندن بێتە پەسەندکردن ئەو دێ دژ ڕاستن ji aliyê yasayî ve û ji aliyê dadwerî ve ku heta çira de mafêwana heye dij birastin ve min jarê gelberêz Ferhat Dizeyî ji rovekarê siyasiyan behezkîn gelek gelek xêr hatin. زۆر سپاس. خەونەکەش مێژێ و حتا پشتی 2005 ژی و حتا ئەvê 2024 زۆر جار لەلایەن سونە مەزهبەکان باس کراوە چونکە خەونێکیانە و دەیانەوێ هەرێمێکی ئارام وەکی هەرێمی کوردستانیان هەبێت بەڵام شیعە مەزهبەکان بە سەرکردەکانیەوە بە هەموو شێوەیەک دژاتی ئەم هەرێمی سونەکان دەکەن بوو ئەم دژاتیە بۆ چ دەگەڕێتەوە؟ بناوی خوای گەورە میهرەبان سڵاو لە بەڕێستانم و لە بینەرانی خۆشەویست و سوپاس لەوە داوەتنامەی کە لۆتانوانە کردین. پێشەچی ناتوانین بڵێن شیعە مەزهب دەتوانین بڵێن ئێران دژی ئەو ڕژێمی ئێران دژی فیدرالیەتە چونکە چەند ڕۆژێک پێش ئێستا سەرۆکی دادگای ئێرانی لە بەغدا زێدانی ئاگادار کردوێتەوە پاشان لە 23 ئاداری 2013 سەفیری خامنەئی لە بەغدا حەسەن دەنائیفەر گوتی الئیمام الخامنەئی یەحرم ئیقامەت الأقالیم نابێ هەرێمەکان لە عێراق دروست بکرێ ئەو گوتی فتوای ئیمامی خامنەئیە کەسیش نەیگوت ئەتۆ خامنەئی بەچە ڕەوایەک هاتێ ناو دەستوری عێراق و لە دەستوری عێراق دەی ئەوە یەک دوو مادەی فیدرالیەت بەهێزترین مادەیە لە مادەکانی دەستور پارێزراویشە ئەگەر هات و ئەو مادەی فیدرالیەت نەمینێ ینی دەستور لە ناو دەچی لە ڕەگ و ڕیشاڵا هەردەتەچێ و ئەوانش کە دژایەتی دەکەن لەبەرەوەی ئێران ئەو تەوجیهاتەیدا و سەرۆکی دادگای بەناو دادگای ئێرانی بەناو دادگای فیدرالی ئەو دژە ئەگەر ئەوان دژاتی نەکەن مەبەستم دەرەوەی عێراق شیعەکانی ناو عێراق دەتوانن یان پێیان قبوڵە کە هەرێمێکی سونە دروست بکرێت هەرێمی شیعەش پێیان قبول ناکرێت چونکە ئەگەر هات و سونە فیدرالیاندا میلیشیاکانی سەر بە ئێران و ئەوانەی لە دەرەوەی یاسان لە باشووری عێراق یەکتری ناهێڵن هەر یەک لەوانە بیر و باوەڕی لەگەر ئەویدی کە جیاوازە هەر یەکی لەوانە باوەڕی بەویدی کە نییە ئەگەر جەناب داگادار بە چەند ڕۆژ پێشتا لە شارەکانی عمارە و ناسریە هەموو یەکتریان کوشت و دوێنێ سەرکردەشی گەورەیان کوشتە ناو بەغدای بە دەماچەی بێدەنگ لەبەرەوەی ئەوانە ئەگەر بێت و فیدرالیەتی سونەیبی چیان نامێنێ لەناو خۆیان تێک بەردەبن و شتێکی ئاشکراشە و هەرچی یاسان ئاسانیش هەیە لە ناوچەکە و لە عێراق و لە دەرەوەش یەکدەنگ لەسەرەوەی کە سیستەمی فیدرالی سەرکەوتوترین سیستەمە لە هەموو دنیا بوو مادەم سەرکەوتوترین سیستەمە و بەهێزترین مادەیە سەرکردەکانی عێراق کە جیا لە شیعە و سونە مەسەلەن بۆ نمونە یەکێک لەوانە سەرۆک وەزیری عێراقی ئێستا محەممەد شایع سوودانی بە هەموو هەوڵێک دەیەوێ ئارامی هەبێت لە عێراق ئەمە پاڵپشتی ئەوە ناکە کە ئارامی پەیدا بێت ئەخر ئارامی نییە ئارامیەکە ینی وەختیە بە چەند کاتێکی وەزعەکە تێک و پێک دەچنەوە یەک دوو دەرێ یەک پارچەی خاچی عێراق زێداوە دەرێ ئێکا ئێستا عێراق یەک پارچەیە عێراق وەچ کابرای شووری وتەن بوویتە حارەت کلمەنی ئیدۆئلۆ هەر کەسە لە لای خۆی حکوم دەکا ئایا ئەوانەی ئەو میلیشیانەی مووسێ باوەڕیان بەوانەیە ئەوانەی لە کەرکوچێ هەر کەسە و کەتە گیانی ئەو خەرکەی کەواتە باسی ئەوەی یەک پارچەی عێراق لە 2023 یەک پارچەی نەمایە عێراق پارچە بووە عێراق ئاسمانی لەدەستە خۆی نییە عێراق پارۆپولی لەدەستە خۆی نییە عێراق هەتا ئێستا لە بنبەندی حەوتە ئەوە یەک پارچەی عێراق و وەتەنی ئەوانە ئەوە مزایدەکی سووکە و بە سەرمەی ئەمە و غەیری مەدا ئەمەش تازە باسمان کرد تووشی ماژەت بۆرکی کە بەهێزترین مادەم مادەی فەدرالیەتە بە هەرێمبوونی ئەو پارێزگانانە کە داوا دەکەن دوای کە ڕاپرسیەک ئەنجام دەدرێت چۆن باسی ئەو مافە کراوە لە ناو دەستوری عێراق کە جێبەجێ نەکراوە خوارە و مادەی نیە جێبەجێ مادەی 140 جێبەجێ نەکراوە لە عێراق سیستەمەکە پاشی 2010 پاشەوەی دادگای ئێرانی بەناو فیدرالی ئەو بڕیارەی هەروەشاندەوە کە کوتلەی عەلاوی عێراقیە بردیەوە و لایدا و مالیشی هینا جێگای لەو کاتەیڕا دەستور نەمایە ئێستا شتێک هەیە لە ناو دادگای بەناو دادگای فیدرالی شتێک هەیە کە گوایە
بڕیارێکی ئیستیسنایی بدەن لە ناکاو کە دەستور ڕاگرن لەوەی ئەو حتا ئەو هەرێمەی کوردستانی هەروەشێنەوە ئێستا پیلانێکی ئەوە هەیە لە ناو دادگای ینی دژاتیکردنی بە هەرێمبوونی سونە مەزهبەکان پارێزەکانیان مەترسی لەسەر هەرێمی کوردستانیش دروست دەکات هەر بە بێگومان ئەدی ئێستا ئەو نان بڕینەی تو نانت بڕایە دژایەتی دەکا ئەدی لۆچ دەکاتن دەیەوێ ئەو هەرێمە نەمینێ لە بەرەوەی هەرێمەی سەرکەوتووە ناوێ بێتە جێت بخوایان ئەوانە شکست خواردوونە ڕاستە سوودانی داوە حەزی لێ و دا ماندووشە لەسەرەوەی عێراق یەک پارچەی بی عێراق خۆش بی عێراق بەس بەخۆی کارمەندەکە لە ئەنجومەنی وەزیران قەیسەر غەزالی وا دەڵێ من نا قەیسەر غەزالی دەرێ کارمەندێکە لە ئەنجومەنی وەزیران لۆ بڕیارەکان دێتەوە لای ما کەواتە سوودانیش هەموو شتێکی لە دەستە خۆی نییە سوودانی ئەو کەسێک کە چەند ڕۆژێک پێشستان لێدرا ئەو ئەبوو باقەر ساعیدەکە ئەم بە بەڵگایتم ڕاوێژکارە لەکن سوودانی ێ باشەوە لە دەرەوە یاسایە چۆن ڕاوێژکارە لە ئەنجومەنی وەزیران ئەوانەش ئەو میلیشیانە دایاننا کەواتە عێراق نە یەک پارچەیە نای ئەوەشە باسی ئەوەی وەتەنیات و ئەو شتانە بەسەرمەدا بفرۆشن شتێکی دیکە هەیە دادگای بەناو دادگای فیدرالی کە خۆی دێنکە ناو ئەو مەوزوعی دەبی زێدان ئەوەری خۆی بە دەستوری و یاسایی و شەرعیدا بنێ ئەنجا باسی ئەو شتەی بکە این دادگای فیدرالی بۆتە شمشێرێک لە دەست ئێران بۆ لێدانی نەیارەکانی خۆ دەبووە هەر 2005 ئەو دادگای نەما بە بەپێی دەستوری ئەم پێ سەیرە ئەو دوێنەرەی کورد لەوێ چی دەکەن ئەمن یەک لەو دادوەرانەی کورد لەوێ برادری شخصیمە تەلەفۆن بە وتمە تۆ بۆ مەوقفەکتانی هەڵوێستەکتانی دژی کوردە شتە دەکرێتن تووەڵ ئەوانە بە زۆری نەدەیکەن و ئەمەش باشە کورد ئەو نوێنانانی کورد لەوێش دەکەن بۆ ڕیان ناچنەوە ئەو دادگایە لە پازدەی سێی 2021 دەبێت لە بەپێی دەستور 220 ئەندامی پەرلەمان دەنگ لەسەر ئەو دادگایە بدا 202 کەس دەنگیدا کەواتە ئەوە نادەستوریە ئەوە یەک من لەگەر کاک دکتۆر محەممەد یوسف ئەوەی کەونە سەرۆک پەرلەمان لە فەیسبوک ئەو مەوزوعەمان وتم نادەستوریە گوتی بە پێی یاسای 150 برێمەری ئەوانە شیعەکانی بەغدای بە خۆیان یاسای برێمەر و مەزقیادەی سەورەی ڕژێمی پێشویان هەڵوەشانتەوە وتیانەوە ئی برێمەری داگیرکەر و محتەلە ئەوەش هەر بەخۆشیان بەو یاسایانە ئیش دەکەن هەموو شتێک بە پێچاوانە و ئاراستەی خوار دەڕواتن لە عێراق ئیلا ئەگەر خەڵکەکی زیاتر بێ سیاسی چاوکراوەتر بێتن ئەو طبقە سیاسی بەغدایە لادا و ئەوش کورد پێویستە لە مۆزەدا چی بکە پشگیریەک لە خەونی سونەکان بکە هەرێمبوونی پارێزەکانیان یان خۆی دوور بکرێتەوە لەو مەوزوعە کە بینی شیع و سونێت چکە وەکو گوتت ئەگەر ئەوە سەر بگرێت بە هیچ شێوەیەک هەرێمێک دروست نەبێت بۆ سونەکان مەترسی هەیە لە بۆ سەر هەرێمی کوردستانی مەترسی ئێستانەیە لە مێژە و مەترسیەیە لە 2014 چی بکە پێویستە چی بکە یەکەم دوور بین لە بابەتەکەیان تەداخلی کاتێک باسی سەر و کۆمار کرا من ئەو کاتی لەگە کەناڵەشی عەرەبی گوتم نە کاگ و شیار زێباری و نە کاگرێبەر نابتە سەرۆک ناهێڵی ئێران نایەلی دکتۆر ئێستا باری دکتۆر عەبدولەتیفی قورسا چونکە سەرە کۆمار بە پێی کە دەڵێن پۆستەکەی تەشریفیەوە نییە سەرە کۆمار بە پێی دەستور بە پێی ماددە 66 سەرپەرشتیاری ئەنجومەندی وەزیران و ئەنجومەندی نوێنەرانە ئەگەر هاتوو ئەنجومەنی وەزیران نەما ئەو دەبتە سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەوە یەک دوو سەرە کۆمار بۆی هەیە دادگای فیدرالی سڕ بکە ئەگەر هاتوو دادگای فیدرالی دەست کێشان هاو سیاست ئایا سەرە کۆمارەگە فعلا سەرە کۆمارە دادگای فیدرالی نەک دەستی برتە ناو کێشە سیاسەکان دەستی برتە ناو هەموو شتێکی چوو کەورە لە عێراق لە هەموو شتێکی هەندە شتێ پەیوەندی بە کورد هەیە دادەنیشی لە بۆ خۆی بڕیارش دەدا و لە قاعانی و باقانی ئەوانە ئاگاداریان دەکەن و تەوجیهاتیان بە کورتی کەواتە سەرە کۆمار ئێستا ئەگەر فعلەن بەڕاستی سەرە کۆماری عێراقا بە ڕاشکاوانە بێتە سەرخەت دادگای فیدرالی سرکە ئەو مادەیەشکارا کاتن وەکو کە پێی دەگوتێن حامید دەستور دەپارێزی دەبی سەرە کۆمار دەستور بپارێزی دەبی سەرە کۆمار ئێستا بێتە خەت و سنوورە چی لە بۆ ئەو دادگایدا بنێ نەک خەرکەچی خائین و خۆ لە کورد بە کورتی مام سەفەران بە کورتی لە بینی نەجێبەجێکردنی دەستور ئەو کارانە نایاسایەنەی کە دادگای فەدرالی دەیکات هەرێمبوونی پارێزگاکانی سونە بەکوێ دەگەنە ئەو خەونەیان شتێکی وە ئەستەمە زەحمەتە بەڵێ دەگەن لۆ دەگەن کەینێ
نزیک بەس بە ئیجازت ئەو سەرکردانە سەرکردەشی سنەی هەنە کە کۆمبارسی ئێرانن لە بەغدایە دەڵێن فیدرالی نابێ فیدرالی سەرکردە سونەکان بڕیار نادەن ملەتەکە بڕیار دەدا کە ملەتەکە بڕیاری فیدرالیەتیدا بە دادگای فیدرالی و بەسەرە کۆمار و بەکەدا شتێکی دەستوریە دەشگەنێ ئەگەر بێت و خەرکەشی دڵسۆز و خەرشی دڵسۆزیشانەوە من ئاگادارم لەو خەتەی خەرکەشی زۆر ئێستای گەلە سپاس بەڕێز فەرهاد دزەی شڕ بە کۆرە سیاسیین گەلمە دەبوون سپاس بوون زۆر سپاس هەر بژی گەلە